سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی گەرمیانین بۆ قسە و باسکردن لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوون و پرۆژەکانی وەبەرهێنان لە سنوورەکەدا و ئەو گیر و گرفتانەی کە لە پرۆژەکاندا هەیە دەمانوێت بۆ قسەکردن و باسکردنی زیاتر بچینە لای بەڕێز بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی گەرمیان کاکوونەر سڵاو لێبێ ئەم کاتە و باش ئەمەوێ دەستپێکی پرسیارەکانم بۆ دەست پێکەم لە سنووری گەرمیانە تا ئێستا چەند پرۆژەی نیشتەجێبوون هەیە و مۆڵەت بە چەندێ درراوە. ئەم کاتی جەنابیشی باش لە ڕاستیەوەکو بەرهێنان لەگەر بیگەڕێنەوە بۆ حەباش 10 ساڵ کە دروست بووە لە 2006ەوە ئێمە تا ئێستا 27 مۆڵەتمان هەیە بە ئەم مۆڵەتانی کە ئەم ساڵ هاتووەتەوە لەم 27 مۆڵەتەدا بەشکاریە کراوە بە شێوەیە کە لە قەزای کفری لەگەڵ ناحیە ڕزگاری هەروەها لە قەزای کەلارەیە کۆی ئەم پرۆژانە بە شێوەیە بوو لە ڕوویەکەوە حسابیکەی بۆ بە 25,000 یەکەی نیشتەجێبوون ئەم یەکانش بە شێوەی شوقە هەروەها وێلا لەگەڵ خانووی یەقات و دووقات دروست کراوە لە سنوورەکەیە. بەڵێ کاکوونەر زۆر باس ئەوە کرێ کە لە گەرمیان بە تایبەتی کەلار ئەبێتە شارێکی پیشەسازی و شارێکی ئابووری لە ناوچەکە ئایا ئەمە تا چەند ڕاستە و ئەمە بە بڕایەوە دێتە دی؟ لە ڕاستە ئێمە هەر ئیشمان لەسەر ئەوە کردووە کەوکو باسمان کرد 27 مۆڵەتی پرۆژەی نیشتەجێبوونمان هەیە لە کۆی پرۆژەکان لەگەر بە کۆی سێکتەرەکانەوە حسابیکەی 70 پرۆژەمان هەیە بۆیە نیشتەجێبوون قیساسی و حوتی ئەم سێکتەرانەی پێکێناوە کە هەمانە لەگەڵ ئەوەشە کە ئەمە 20 پرۆژەی بازرگانیمان هەیە 10 پرۆژەی گەشتیاری بازرگانیمان هەیە 5 پرۆژەی کشتتوکاڵیمان هەیە لەگەڵ 5 پرۆژەی پیشەسازی ئەگەر باسی ئەوەش بکەین کە ئەبێت بەڵێ بە فعلی ئیشیشی تیا کراوە لەوەیە زیاتر نەخرابێتە بەرچاو یا نەخرابێتە ڕوو بە نمونەی ئەوەی کە ئێمە پرۆژەی پیشەسازیەکانمان لە سنوورەکەیە بڕادەیەکی زۆر هەیە ڕاستە ئێمە 4 بۆ 5 پرۆژەمان هەیە لە وەکووە بەرهێنان بەڵام لە شارەوانی ئەوەی ئاگادارین لە ناو شارە پیشەسازیەکانیان زیاتر لە 100 پرۆژەی بچووک و مامناوەندیان هەیە کە لە پیشەسازیان ئیشی کراوە لەگەڵ ئەوەشە لە ڕێگەی کشتتوکاڵەوە هەرە و مۆڵەتانە ئەدرێت لە هەروەها خانوبەری میریش ئەمەی کردووە بەدەر لەمانەش ئێمە ئێستا پرۆژەیەکمان هەیە پرۆژەکە متەکاملە کە ماستەر پلانێکی بۆ دروست کراوە کە زۆنەکانی سەرسیروانی پێڵێن کە لە 6 زۆن پێکاتووە ئەم پرۆژانە میکسە بە شێوەیەک بەشێکی زۆری ئەبێ بە گەشتیاری لەگەڵ بازرگانی و لە سا 25 ڕووبەرەکانی ئەکرێتە نیشتەجێبوون و هەروەها کرد لە 120 ڕووبەرەکان کە 3500 دۆنمە ئەبێ بە کەرتی گشتی لە ناوچەکە. بەڵێ بەشێک لە بەشداربووانی پرۆژەکان گلەی و گازندەی ئەویان هەیە کە ئەو پارەی کە تەسلیمی ئەکەن لە بری یەکەکانیان لەلایەن کۆمپانیاوە لیان وەرەگرێت لە کاتێکا خۆی دەبێ بچێتە بانک ئایا هۆکارەکەی ئەمە چییە ئەمە لە ڕووی یاسایی و دروستە؟ لە ڕاستی ئێمە هەر لێرەوە بە دەرفەت ێزانم و چەند جارێکی لەمەوە باسمان کردو لە چی بینرا و چی بیسرا و ئەمە هیچ بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نین هاوڵاتیان ڕاستەخۆ پارەبەن بە کۆمپانیا چونکە ئێمە کچێکی دەستی ئێمە کە بتوانین ئیجراعاتی تەواو بکەین لە ڕێگەی ئەو پارەی بانقی ئەو حساب بانقییانەوە ئەکرێت و ئەمە لە هەموو گرێبەستەکانی شاکە لەنێوان بەشدار بوو کۆمپانیا کراوە ئاماژەی پێدراوە کە پێویستە لە ڕێگەی حسابێکی بانقی و ئەم پارانە بدرێت بەڵام بەداخەوە هاوڵاتیان زۆر کات گوێ لەمە ناگرن و خۆیان ڕاستەخۆ توان ئەو مامەڵەیە لەگەڵ کۆمپانیاکان ئەکەن و پارەکان تەسلیمی کۆمپانیاکەن. کاکوونەر بابەتێکی دی ئەوەیە کە لە سنوورەکەدا هەتاوەکو ئێستا شوێنێکی گەشتیاری گەورەیوانە کە هاوڵاتیان مەسەلەن بچن کاتەکانی خۆیانی تیا بەسەربن. چی پرۆژەیەکەیە کە لە ئایندا پرۆژەی گەشتیاری لە سنوورەکە هیچ پرۆژەیەکی گەورەی ئەوتۆ هەیە کە هاوڵاتیان بتوانن مەسەلەن کاتەکانی خۆیانی تیا بەسەربرن؟ وەکو باسم کرد ئێستا پرۆژەی زۆنەکان کە بەشێکی زۆری ئەبێتە گەشتیاری کە پرۆژەیەکی میکسە لەگەڵەوەی خەدەماتی عامی باشی تایە توانم بڵێم ئەو پرۆژانە کە بە جێبەجێکردنی کە ئێستا دوو زۆنی مۆڵەتی وەرگرتووە ئەبێتە نقطەی تەحولی لە گەرمیانە کە نەک هەر لە ڕووی بازرگانیوە کە جوڵەیەکی باشی تایە بەڵکو لە ڕووی گەشتیاریشەوە زۆر گۆڕانکاری گەورە دروستەکە. ئەو بەشداربوانەی کە لە یەکەکانە پارە تەسلیمەکەن لەلایەن حکوومەتی عێراقەوە بە $132 بۆ داشکێنن لای ئێمە تاوەکو ئێستا 156 و 150 بەپێ گۆڕانکاری نرخی دۆلار ئایا هیچ کارێکتان کردووە بۆی کە هاوتای عێراق بکرێتەوە؟ خۆی ئەو بابەتە ئەگە دەرفەت بی بە تەفاسیلی بۆ باسکەم ئەو پرۆژانی کە حکوومەتی عێراقی مۆڵەتی پێداوەکو لە ڕوویەوە بەرهێنانەوە بانقی مرکزی پشتگیریە کات و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بە شێوەی سولفەی عقار و هەروە سیستەمی بانقیشیان هەیە ئەتوانن ئەو دەعمە بکرێن بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستانە کە سیستەمی بانقی نییە هەروەها و پشتگیریشمان نییە بەڵێ ئێمە نووسراومان کردو لە ڕێگەی دەستەوە بەرهێنانەوە تا گەشتوتە ئەنجومەنی وەزیرانیش ئاگاداری ئەوەین کەسی بانقەکان پشتگیری بکەن کە ئەمە دروست بێ خۆی بۆ خۆی گەورەترین گرفتە کە ئێمە هەمانە
کردویانە تا ئێستا هەم بۆ بابەتی گۆڕینی ئەو پارەیە دەورێکی کاریگەریەیە هەم لە هەمان کاتیشا ئێساوسی بانقانەی حکوومەت لە حکوومەتی عێراق بۆ پرۆژەوە بەرهێنانەکان ئەستان بە هەر بەشداربوویەک 100 بۆ 130 میلیۆن دیناری ئەدەنی ئەمەواکە هیچ زۆر قستێکی مڕیح دروست ئەبێت و لە نەتیجەش کە ئێسس ئەم قەیرانە دارایی ئەم موچە بودجەیە کە ئێستا لێرە دروست بووە نابێتە گرفت بۆ پرۆژەکانی شخاو بکرێتەوە تا ڕادەیەک هەستەکەی مماتەڵاتی تیا دروست بووە. لە ڕووی تەندروستی و لە ڕووی پەروەردەییوە چی پرۆژەیەکتان هەیە ئێوە یاخود هەر ئەو پرۆژانەیە کە لە زمانی یەکەکانە دروستەکرێت؟ ئێمە لە کۆی سێکتەرەکانی وەبەرهێنان خۆشبەختانە لە گەرمیان پرۆژەمان هەیە خۆی عاملی مساعدی هەیە لە گەرمیانە بۆی ئەوە هەبووە پرۆژەی پەروەردەییمان هەیە کە پەیمانگایە کارم ساڵ مۆڵەتمانداوە کام پەیماگایە جیاوازە لە هەموو کوردستان کە خەریجەکانی ئەم پەیماگایە بۆ خۆی پیشەیانە بنەخەوان پیشەی خۆیان کە زۆر تایبەتە هەروەها پرۆژەی کەرتی تەندروستیش دوو پرۆژەمان هەیە بەدەر لەوەی چەند داواکاریکیشمان بۆ کراوە ئەم ئێستا ئیشیان تێ ئەکرێت و کۆمەڵێک بابەتی تەندروستی و یا معالەجاتی تیا یان عملیاتی تیاکرێت لە کەرتە گشتیەکانی و ئەمە بۆتەوە کارێکی باش کە ئیتر خەڵکێک کە حاڵەتێکی تەندروستی بۆ دروستە بێت پێویستی بەوە نەبێت کە ئەم ڕێگای کەلاستێمانی بگرێ یا شوێنەکانی تر بڕۆ. بڵێ لایەنێکی سەرەکی ئێوە کاری سەرەکی ئێوە لەوە بەرهێنان پێدانی مۆڵەتە بە پرۆژەکان. ئایا هیچ جیاوازیەک لە نێوان شخصەکانە بۆ پێدانی مۆڵەت هەیە کە پرسیارێکی ڕوونی هاوڵاتیانە لە شقامە هیچ جیاوازی ئەکرێت لە نێوان و بەرهێنەکانە بازرگانەکانە کە مەسەلەن مۆڵەتی نیشتەجێبوون بدێ بە کەسێک گیر و گرفت بۆ یەکێتر دروست بکرێ؟ لە ڕاستیە ئێمە هەر کەسێک ڕوومان تێ بکە وەکو خۆی ئیشی بۆکەین و لەبەرەوە بە واجبی خۆمان نەزانین بەڵام ئەگەر جیاوازیەکیش بکرێت کە نەکراوە تا ئێستا بکرێت لە ڕاستیە CV دەورە بینێ لە ئیشەکانە ئەوانی کە تەجروبەیەکیانەیە لە ئیش و کارەکانە پێشتر کە نەتیجە نەتایجی باشیان بووە نەک داواکاری بەڵکی خۆمان تەکلیفمان لێ کردوون بۆ بێنەوە پرۆژەی تری جیاوازتر و جوانترمان بۆ دروستکرد. بەڵێ سواز بۆ تۆ سواز بۆ کاکوونەر هونەر مەحموود بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی گەرمیان ئەوە کۆمەڵی قسە و باز بوو لە سەریەکانی نیشتەجێبوون و بەرهێنان لە سنوورەکەدا.